بینەران بیسەرانی خۆشەویست، ئەم کاتە و گشت کاتێکتان شاد و بەختەوەر. خۆشەویستان، وا جارێک تریش لە بەرنامەکەتان بەرنامەی سایکۆ بە یەک دەگەینەوە. هیوادارین ئەڵقەی ئەم جارەمان جێگەی ڕەزامەندی هەموو لایەک بێت. خۆشەویستان، بۆ هەڵقەی ئەم جارە بابەتێکی ترمان ئامادە کردووە، ئەویش دەربارەی ئەو هۆکارانەیە، ئەو جۆرە مامەڵەیە کە ئەبێتە هۆی شێواندنی کەسێتی مناڵ. پێویستە ئێمەی دایک و باوک ئاگاداری ئەو هۆکارانە بین، ئاگاداری ئەو جۆرە مامەڵە هەڵە بین بۆ ئەوەی کەسێتی مناڵەکانمان نەشێوێ، بۆ ئەوەی دەروون دروست بن، بۆ ئەوەی لە سایەیانە بحەسێنەوە، بۆ ئەوەی بەختەوەر بن، بۆ ئەوەی دوور بن لە گرەی دەرونی. بەداخەوە بەڕێزان، ئەو خاڵانە زۆر ئاسانن. خۆپاراستن زۆر ئاسانە، پارەی تێناچێ، هەر زۆر چۆنەڵی لە بەردەستی دایک و باوکە. بەڵام بەداخەوە نازانم بۆ هەندێک دایک و باوک ڕەچاوی ئەم فاکتەرانە ناکەن. بۆیە ئەم حەڵقەیەمان تەرخان کردووە. بەداخەوە زۆربەی مناڵەکانمان ڕۆژ لە دوای ڕۆژ کێشە و گرفتیان زیاترە بێ. دروستی دەرونیان وەکو پێویست نییە. کەسێتیان هەر لە مناڵیەوە بەدەستی خۆمان بە مامەڵەی هەڵە ئەشێوێنین. بۆیە ئێستا باسی فاکتەرەکانەکەین. هیوادارین ئێوەی دایک و باوک، ئێوەی مامۆستا، دادە لە دایەنگا، باخچەی ساوایان ئاگاداری ئەو فاکتەرانە بن. یەکەم شت بەڕێزان، ئەوەی کەسێتی مناڵە شێوێنێ لە داهاتوو، لەوانەیە ئێستا هەستی پێ نەکەی، بەڵام دوای چەند ساڵێکی تر هەستی پێەکەی. تەواو ئەو کاتە چارەسەریشی نییە. زۆر زەحمەتە لە وڵاتانی وەکو ئێمە. ئەویش یەکێک لە هۆکارەکان ناو ناتۆرە و سوکایەتیە بە مناڵ. بەداخەوە بەڕێزان، هەندێک دایک و باوک بە نەزانی خۆیان بێ، شێوازیان وایە، کەسێتیان وایە، بەردەوام ناو ناتۆرە لە مناڵەکانیان دۆزنەوە. سوکایەتیان پێەکەن، پلار و توانجیان تێگرن. تۆ لە هیچ نابی بە هیچ، تۆ کەسێکی دەبەنگی، دوو لە ڕوویەوە، تۆ کەسێکی نەزانی، لەوەتی تۆ لە دایک ئێمە نەحەساوینێتەوە، تۆ نان بە ناوچەوانتەوە نییە، بەخوا هەرچیە بکەی نابی بە هیچ، ئەرێ تۆ بۆ وای. بەڕێزان، ئەم وشانە زۆر مەترسیدارن. مێشکی مناڵەکە پرۆگرامەکەی لەسەر ئەوەی کە بە خراپ سەیری خۆی بکە، بە چاوی سوک سەیری خۆی بکە. بۆیە هیوادارین هیچ دایک و باوکێک سوکایەتی بە مناڵی خۆی نەکە، ناو ناتۆرەی لێ نەدۆزێتەوانێ. خاڵی بەهێزیە و خاڵی لاوازیە، ئیش لەسەر خاڵە بەهێزەکانی بکەن، پلانیش دابنێن، مامەڵی دروستیشی لەگەڵا بکەن بۆی خاڵە لاوازەکانی چاک بکەین. کەواتە یەکێک لەو هۆکارانی کە کەسێتی مناڵە کوژێ، ناو ناتۆرەی و سوکایەتیە. تکایە بە مناڵەکانتان شتی ناشرین مەڵێن. بەداخەوەندی دایک و باوکەوە لەگەڵیش ناو ناتۆری چاوزاق، سەرزل، گرگە، نازانم چێ، ئەمانە مناڵە کوژن بەڕێزان. ئەمانە کەسێتی مناڵە شێوێنن، چونکە ئەو وشانە کاریگەریان لەسەر دڵ و دەرونیان هەیە. ئەگەر بڕوا بکەن، تەواو وەکو کەسێکی نەزان، وەکو کەسێکی جێل، دوو لە ڕوویەوە و کەسێکی گەمژە تەعاملەکە. بۆیە زۆر مەترسیدارە ناو ناتۆرە لە مناڵ مەدۆزنەوە. دوو، هیچتر لە فاکتەرەکان بەڕێزان کە مەترسیدارە، ئەمە ئاگامان لێی نەبێ، کەسێتی مناڵەکانمانە شێوێنێ، تووشی گرێوگۆڵی دەرونیان نەکەن، دروستی دەرونیان لە دەستیان، بەراوردکردنیانە بە کەسانی تر. بەڕێزان، هەر مناڵێک لەو مناڵانەی ئێمە وەکو پەنجەی دەسوان، هیچیان لەوی تر ناچێت. تەنانەت دەگەر دوو مناڵ هەردووچیان لە یەک هێلکۆکەی دایک بێ، پیتێنراوە، دوای پیتێنراو ئەبێ بە دوو هێلکە، ئەبێ بە دوو مناڵ، واتە لە 100% بۆ ماوەیان وەکو یەک وایە. بەڵام دوای ئەوەی کە پەروەردەیانەکەی نەچنە ناو ژینگەوە، مامەڵەی چواردەورمان ناتوانین وەکو یەک مامەڵەیان کە کەسێتیان جیاوازە بێت. بۆیە ناکرێت تۆ مناڵێکێ مقارنەیەکی بە خوشک و براکانی، هەڵەیەکی گەورەیە بەڕێزان. ناکرێ مناڵی تۆ مقارنەکەی بەراوردکەی بە پورزا و خاڵۆزا و بە دراوسەکانی. ئەمانە هەمووی مامەڵەی هەڵن. لەبەر چی؟ لەبەرەوەی هەر یەکە بەڕێزانیمە چەندەها جار باسمان کردووە. 9 جۆر زیرەکی هەیە، تا ئێستا سەلمێنراوە. زاناکان بە دوای 10 و 11 چاگەڕێن. کەواتە مناڵی یەکەمی لەوانەیە جۆرێک زیرەکی هەیە، مناڵی دووەمە جۆرێکی تر هەیە. بە چ حەقێک، بە چ پێوەرێک بەراوردیانەکەی بە یەک؟ ئەمە هەڵەیەکی گەورەیە، زۆر جار دایک و باوک تێی ئەکەوێت. بەراوردیەکە بۆ وەکو پورزاکە و زیرەگنی، بۆ وەکو پورزاکە و ئازانی، بۆ وەکو خاڵۆزاکە و لە 90 ناهێنی، 100 ناهێنی. بەڕێزان، ئەمانە وا لە مناڵەکەن هەست بەکەمی بکەن.
وا لە مناڵەکان هەست بە چاوی سوک سەری خۆیانەکەن، وا لە مناڵەکانەکەن کە غیرە لە یەکتری بکەن. ئەمە ڕقوکینە دروستەکەی. تۆ بەراورد دەکەی بە براکەی ڕقی لە براکەیە بێڵە بەهۆی ئەوە من وام لێ هاتووە. تۆ بەراورد دەکەی بە پورزاکەی ڕقی لە پورزاکەیە بێ. بۆیە تکاتان لەکەین مناڵ بە یەکتری بەراورد مەکەن. ئەبێ مناڵ بەخۆی بەراورد بکەی. مناڵ بەخۆی بەراورد دەکەی پەروەردەی نوێوەمان پێڵە. یعنی مناڵەکە کە ساڵ بە ساڵ گەشە ئەکا بەرەو پێشەوە ئەچێ، بۆ نمونە باڵای بەرزترە بێ، کێشی زیاترە بێ، زیرەکیەکەی زیاترە بێ، نمرەکانی زیاترە بێ، زمانی پاراوترە بێ، ئەمە بەخۆی بەراوردی کەڵێ ئافرین پار بوابووی ئەم ساڵ ئەوای پار لە پۆلی دووە باڵێن ئەمە هێنا ئێستا لە پۆلی سێ ئەوە هێنی. بۆیە بەراوردکردنی مناڵ بە یەکتری کێشەی گەورە بۆ مناڵ دروستەکە، چونکە هەر کەسە بە ڕێزان کەسێتی خۆی هەیە، هەر یەکە و توانە و بەهرەی خۆی هەیە، نابێ بە یەکتری بەراورد کرد. کەواتە یەکی تر لەوەی کە مناڵە کوژێ دوای ناو و ناتۆرە و سوکایەتی مقارنەیە بە مناڵانی تر، مقارنەیە بە خوشک و براکانی. فاکتەرێکی ترمان هەیە بە ڕێزان جیاوازیکردنە لە نێوان مناڵەکان بە تایبەتی کوڕ و کچ. بەداخەوە زۆر جار هەندێک دایک و باوکەیە ڕۆژی 100 جار بە کچەکەیڵێ بە قوربانی براکەوی، یا ڕێ بە براکەیان چێتە دەرەوە، ڕێ بە براکەیان جۆرەها یاری بکە، هەدیەی سیر بۆ براکەیەکردن، عید میلادی بۆکەن، بەڵام بە هەمان شێواز لەگەڵ کچەکەیان مامەڵە ناکرد. بڕواو هەبێت 10 ساڵ پێش ئێستا هەتاوەکوی ئێستاش ڕۆژانە، ئەگەر نەڵێم ڕۆژانە، هەفتانە، مانگانە ئافرەتیان هەست بە کەمیەکە، بە چاوی سوک سەیری خۆیەکە، تووشی وەسواسی بووە، بڕوای بەخۆی نییە. یەکێک لە هۆکارەکان دەڵێ وەڵڵی کاتی خۆی هەستم نەکردو دایک و باوکو منیان خۆشەوێ. دائیمان احتیمامیان بە براکەم ماوە، دائیمان گرنگیان ناوە بە براکەم و منیان پشتگوێ خستێ. ئەمەش یەکیتر بە ڕێزان لەوانەیە کە کەسێتی کچەکان بشێوێنێ. هەردووکیان جەرگی تۆن بە ڕێزان، بۆچی احتیمام بە کوڕەکە ئەیە؟ هەردووکیان مناڵی تۆن، بۆ گرنگی زیاتر بە کوڕەکە ئەیەی؟ هەندێک کەسێڵێ نا کوڕ وایە وایە، بەعکسەوە. واللهی من پێتان ئەڵێم ئەوە تەجروبەی حیاتی زۆر لە دایک و باوکانیش لەوانەیە ئەو قسەی ئێمە ڕاستکەنەوە گەواهی بۆ قسەکانمان بن، ڕاستی بسەلمێنن کە ئەوی ژەوەیە زۆر بەمان کە ئەچینە تەمەنەوە ئێمەی دایک و باوەک داپیرە و باپیرە، واللهی لە سایی کچەکانمانە حەسەینەوە، واللهی کچەکانمان لە خۆمانەگرێ، کوڕەکانمان وەکو کچەکانمانێ. من ناڵێم کوڕەکانم، بەڵام بەڕێژە ژمارەی زۆری دایک و باوک لە ئەخیرا کە لێ قەومێک کچەکەی فریایەکە چه حقێک بە چه حقێک نە لە دیناشتی وایە نە لە عیلما هەیە کە تۆ احتیمام بە کوڕەکەەوە بیت و احتیمام بە کچەکە و نەی، هەردووکیان بەشەرن. ئەمە بەڕێزان زۆر جار کچەکان هەست بە کەمیەکەن، بە چاوی سوک سەیری خۆیانەکەن، بڕوایان بەخوا ڕق هەڵەگرن، ڕقوکینە. بۆیە تکا لە دایک و باوکەکەین بە هیچ شێوەیەک مناڵەکانتان بە یەکتری بەراورد مەکەن، دووش گرنگی بە یەکێکیان وێن لەسەر حسابی ئەوی تر، هەردووکیان جەرگی تۆن. خاڵێکی تر بەڕێزان بەداخەوە لە هەندێک خێزانە منە هەمووی چاوپێکەوتنمان کردو بەڕێزان، هەمووی توێژینەوەمان لەسەر کردووە، ڕاپرسیمان کردووە. ئەبینی لە ناو خێزانە لە بینی و کوڕۆکچەکانە نا بڵێ بەز احتیمام بە کوڕەکەنان لە نێوان کوڕەکانیشە هەندێک دایک و باوکە احتیمام بە یەکێ لە مناڵەکانەیە. ئیتر هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی بە مناڵی ئەخیرە، ئاخر مناڵە، هۆکارەکەی ئەوەیە شکلی لە باوکێ چێ، بۆیە باوکەکە بەلایە خۆشەویستە، شکلی لە کەسێکی نزیکێ چێ. جاری واشێ بەعکسەوە مناڵێکی دە بێزرێ سوکایەتی پێکرێ لە نرخی کەمەکرێتەوە، وەڵامە لە خاڵیە چێ، ئەم خۆی ڕقی لە خاڵێتی. ئێ باشە مناڵە گوناحی چییە؟ تۆ ڕقت لە خاڵیەتی ئەم مناڵە شکلی چۆتەوە سەر خاڵی خۆی هەڵی نەبژاردووە، یا لە پولێکی چێ، یا لە مامیە چێ دایکەکە ڕقی لێتی، یا لە خەزوریە چێ دایکەکە ڕقی لێتی، ئەمە شکلی چۆتەوە سەر ئەو وەزانێ ئەم مناڵە خۆی هەڵی بژاردووە، وەزانێ کە شکلی وەکو مامی یا خاڵی یا خەزوری بی وەکو ئەو دەرەچێت. بەڕێزانەمە هەڵەیەکی گەورەیە مناڵەکانمان مەکەن بە قوربانی ململانەی خۆتان. مناڵەکان مەفەوتێنن لەبەرەوەی تۆ ڕقت لە مامیەتی و ڕقیشە لە مناڵی شکلی، بەس خۆشە نیە ڕەفتاری وەکووە بێ. ئەمە مامی برای باوکێتی، ئەکی جیناتیان هاوبەشە، مام و باوکەکە کوڕی یەک باوکن، لەوە جیناتیان بواتەوە ئۆتۆماتیکیەن مناڵەکە شکلی دەچێتەوە سەر خاڵ، مام، پور، نەنێک، باپیر، زۆر تەبیعیە. بەڵام هەندێک دایک و باوکێ لەبەرەوەی خۆی مرتاح نییە بەو کەسە، مناڵەکە شکلی وەکووا ڕقی لێتی. ئەمە ژێکێکە لەوانە بەڕێزان کە مناڵەکەین بە قوربانی ڕقوکینەکانی خۆمان. نابێت یا مناڵێکیان بۆ نمونە وەرزشەوانە، ئەمیش حەزی بە وەرزشە، ئەبینی احتیمام هەر بەمەیانەیە یا شکلی جوانترە،
یخۆن خۆی دروست نەکردو بە ڕێزان هەر مناڵی توێ ئەم جیناتە چووە لە دایکەوە چۆشکلیوەکو دایکی دەرچووە جوانترە یاشکلیوەکو باوکی دەرچووە بۆ تۆ ئەڵێ ئەوانی تر لەبەرەوەی وەکو ئەم جوانین وەکو ئەم کۆمەڵایەتی نین احتیمامی پێناوی بە ڕێزان ئەمە یەکێکە لەو فاکتەرانەی کە کەسێتی مناڵەکانمانە شێوێنن ئەمە یەکێکە کە مناڵەکانمان تووشی گرەی دەرونیەکە بە ڕێزانیەوە هەستی پێ ناکەن بەڵام ئەمە مناڵە هەست بە کەمیەکە ڕقی لێش دەبێت عینادی و لەگەڵەکە تۆی خۆش ناوێ تۆڵەی خۆی لە کەسانی ترە کاتەوە لە بۆ باوکە منی خۆش ناوێ بۆ احتیمام هەر بە براکەمەیە اینجا ئەمە جۆرێک ئێمە لە داهاتوی ئینشەڵا باسیەکەین جۆرێک لە گرەی دەرونی دروستەکە پێڵێن قابیلە گرێ عقدەی قابیل یا گرەی قابیل ئەمە لە چیەوە هاتووە کە قابیل هابیلی برای خۆی کوژ لە ڕقوچینەوە بوو لە غیرەوە بوو بۆیە بەڕێزان کاتێک تۆ وەکو دایک و باوک فەرق و جیاوازیەکەی لە نێوان مناڵەکانە بەبێ ئەوەی بەخۆ بزانی مناڵەکانە تووشی گرەی دەرونیەکەی بەبێ ئەوەی بەخۆ بزانی ڕق و کینە لە نێوان مناڵەکانە دروستەکەی مناڵەکان دەکەی بە دوژمنی یەکتری نەوەڵا تۆ کە گەورەشی ئێمە کە گەورەی وڵی لەم تەمەنەیە بچین دایک و باوکمان احتیمام بە یەکی لە براکانمان باو ئێمە پشتگوێ خاو ئێهمالمان کە و ڕوومان تێ نەکاو هیچ وەکو پێویستمان پێ لە خۆمانەوە هەست بە شتێکی ناخۆشەکەین تووشی ناڕەحەتیە بین دڵمان تەنگە بێ بێزارە بین دەوانەی وردۆ دەیتر بڵێن ناچین دایک منی خۆش ناوێ باوکە منی خۆش ناوێ براکەم وەکو پێویست احتیمام بە من نا بەڕێزان ئەمانە هەمووی ئەمەمووی توێژینەوەی لەسەر کراوە نابینی ئەمەی گەورە چەند گرەی دەرونیمان هەیە نابینی ڕفتارمان چۆنە نابینی هەڵسو کەوتەکانمان چۆنە هەموو یەگەڕێتەوە بە سەردەمی مناڵی بۆیە تکاتان لەکەین بەڕێزان احتیمام بە یەک من هەموویان بە یەک چاوسێرکەن بڕواتان هەبێ بەڕێزان مناڵ هەبووە نەچۆتەوە بۆ ڕەوزان وشکو برا بوون دوان بوون بۆچی نەچۆتەوە ئەڵێم دادەکە منی خۆش ناوێ بە چی ئازانی تۆی خۆش ناوی کچەکەم کوڕەکەم وەڵا خوشکەکەمی کرد دەست باوەشی دەستی بە قژی هێنا قژی بۆ داهێنا پرچی بۆ کرد منی نەکرد لە باوەشی یعنی ئەمە بۆ دادەکان لە باخچەی ساوان لە دایەنگا ئەگەر دوو مناڵە یەکێکیان نەخەیتە باوەش لەسەر ڕانەدایانی ئەبێ مناڵەکەی تر خەیتە سەر ڕانەکەی ترێ ئەگەر خوشک و برابن شەڕقوکینەوە دەگرن ئەگەر دەست بەسەر یەکێکیان ناهێنا قسەیەکی خۆشە لەگەڵیشە بێت لەگەڵ مناڵەکانی تریش بیکەی بەڕێزان خۆ ئەم شتانە شتی ئاسانن بەڵام جاری وە بە نەزانی خۆمان بە کەم تەرخەمی خۆمان گرەی دەرونی بۆ مناڵەکانمان دروستەکەین ئەمەی کێشەکەمانە لە نەزانیمانەوە ئەژینا خۆ ئەو دادەیە خۆڕقی لە مناڵە نییە لە سۆچە دیارە مناڵە بچووکتر بووە جوانتر بووە چوزانم کۆمەڵایەتی تروەمی لە باوەش کردو و دەستی بەسەریا هێناوی تیمامی پێیا و ماچی کردووە بەس مناڵەکەی تر سەیری کردووە لە ناو مێشک و دڵ و دەرونیە خۆی چی لێگاوەتەوە منی خۆش ناوێ ئەوی خۆشەوێ بە چی ئازانی لەبەری ئەو لە باوەشەکە ڕاستیشە بەڕێزان ئەمە مناڵە مهم نییە تۆ بڵێ نا من فەرق و جیاوازیتان ناکەم ناوەڵا هەردووکتان جەرگ من هەردووکتان مناڵی من هەردووکتان قوتابی من ناوە ناخوات لە ناو مێشکی ئەو مناڵەیە چۆنە 100,000 جار باوکی باش بە دایکی باش بە بەڵام لە ناو دڵ و دەرونی مناڵەکەیە تۆ باوکێکی باش نەبی ئەوە ئەخوات تۆ جاری وایە خۆ بە دایکێ باوکێکی کەم تەرخەم دانی ئەڵێ بەخوا من مقصرم من کەم تەرخەمم وەکو پێویست احتیمام بە مناڵەکانم نایە هەر لە دەرەوە مەرخەریکی کاسبی نازار چی بەڵام لای مناڵەکە باوکێکی باشی ئەوە مهمە ئەوەی تۆ مهم نییە چۆن تێگەی بۆیە دای من بەڕێزانەگە دەتان نەوێت لە دڵ و دەرونی مناڵەکانتان تێبگەن بچۆرە ناو دڵ و دەرونی بزانە چۆن بیرەکاتەوە چۆن لە تۆ تێگەیشتووە چۆن لە دایکی تێگەشتووە چۆن لە خوشک و براکانی تێکشوە بۆچی مناڵ عینادیەکە هیچ مناڵێ نییە طبیعی نەبێ هەموو مناڵێ بەڕێزان ئیلا ئەوانەی خاوەن پێداویستی تایبەتن بە هەر هۆکارێک بێ ئازار زیان بە مێشکیان گەشت و ئەوانە نەبێ ئەجینا هەموو مناڵەتکانی تر هەمووی طبیعین بەڵام کاتێکی شەرخواز دەرەچێت یەکێ نادوو کە لە ڕق دەرەچێت یەکێ دەستی پاک نییە دزی لە دایک و باوکێکە یەکێ شەڕانی و تند و تیژە یەکێ شەرمنە یەکێ گۆشە گیرە هەر هەمووی هۆکاری هەیە بڕواتان هەبێ لە 100 ئەگەڕێتەوە بۆ پشێوازی پەروەردەی هەڵی دایک و باوک یعنی مشتی لەوانەیە بەند دایک و باوک بڵێ وەڵڵاهی ئەمە زۆر مهمە هیچ شتێکی زۆر ئاسانیشە هیچ مهمیتیانە تۆ مناڵەکانی خۆشەیە بێک چاو سەیریان کە جیاوازی مەکە لە نێوانیان نقڵێ بۆ ئەمە کڕی بۆ ئیشی بکڕە جارێک ئەمە بێتە دەرەوە جارێکی ژۆ بەرە دەروێ هەردووشیان بێکەوە بەرە دەرەوانێ بەڵام ئێمە کێشەمان چێ بەڕێزانێت دایک و باوکەیە بەبێ ئەوەی هەستیشی پێ بکە مەیلی بەلای مناڵێکیانە هەیە مناڵەکەی تر ئیهمالەکە بە شێوەی زۆر جار لەسەر ئاسی لا شعورە بەڕێزان
ینی خۆش هەستی پێ ناکە بەڵام مناڵەکە زۆر بە ئاسانی هەستی پێەکە بۆیە گرەی دەرونی دروستە بێ بەڕێزان بۆیە زۆربەی مناڵەکانمان ئێستا لێمان یاخیە بن لە گەورەیە لە فەرتەی مڕاهەقەیە وەکو پێویست مامەڵە شوشەکە ژنی ژەیە نییە ئەبینی وەکو پێویست نییە ئەیدە بڕۆ ناو دڵ و دەرونیەوە بزانە چ زاخاوێ لە ناو دڵ و دەرونیایە چۆن تێگەیشتۆ لەو مامەڵێ دوایی کە بۆشە باسەکات چۆن من وا بووم نەبەخوایش فەرقم نەکرد و نا شتە ناخوا بەڕێزان یەکیشتر لەو فاکتەرانە لەو هۆکارانەی کە کەسێتی مناڵە شێوێنە کە تووشی گرێ و گۆڵی دەرونیەکە کە تووشی شڵەژانی دەرونیەکە کە دروستی دەرونی لە دەسا بەڕێزان ئاژاوەی ناو خێزانە واللهی بڕاتان هەبێ بەڕێزان لە ١٠٠ ئەو مناڵانە بە هەر لە ساسەکە نەڵێن بەشێکی تیابێڵینەوە هۆکاری تر هەیە کە لە ناو ئەو خێزانانەیە خێزانی لێکترازاون یعنی دایک و باوک شەڕیانە دائیمەن شەڕە دەنووکیانە بە تایبەتی لە بەرچاوی مناڵەکانیان شەڕ و ئاژاوە هەیە ئەزانی یەکەم پێداویستی دەرونی لای مناڵ هەستکردن بە ئەمانە بە ئاسایش و دڵنیایی ئەوەی یەکەم پێداویستی دەرونیە بەڵام دووەم پێداویستیە دوای با بڵێن پێداویستە فسیۆلۆجیەکان نان و ئاو و خەو و پلەی گەرما و ڕزگاربوون لە پاشەڕۆ کە ئەوە نەک مناڵەکانمان ئاژەڵیش پێویستی پێێتی نەک گێمەی مرۆڤ ئاژەڵیش پێویستی پێێتی بۆیە کاتێک لە ناو خێزانە شەڕ و ئاژاوا بێ ئەم مناڵە لە یەکەم پێداویستی دەرونی کە ئەمن و ئاساییشە بێ بێشە بێ دایمەن لە ترسا بێ دایمەن لە دڵە ڕاوچەیە بێ تەنانەت لە قوتابخانە بێ لە باخچەی ساوایانیش بێ سەرکزە گۆشە گیرە دایمەن داڵغە لێیە دایمەن فکریە ڕوە ئاگای لە مامۆستانیە هەر بیری لە ماڵەوەیە ڕاستە بە جەستە بە جیسم ئەم مناڵە لە ناو باخچەی ساوایان دانیشتووە ڕاستە بە جیسم ئەم مناڵە لە قوتابخانەی بنەڕەتیە بەڵام بە عەقڵ و بە فکر کە ئەوە مهمە بۆ فێربوون لە ماڵەوەیە باوکم لە دایکم نییە دایکم ماڵەوە بەجێ نهێنێ باوکم ئەوە نەکە دایکم ئەوە نەکە کەواتە بەڕێزان کاتێ هاوسەرگیریەکەن کاتێ مناڵە خەنەوە ئەبێ ئەمن و ئاسایش لە ناو ماڵە هەبێ کاکە کە تۆ خێزانە پێ بەخێو ناکرێ کە تۆ هاوسەرگیری وازبەکانی جێبەجێ ناکەی بۆ ژنێنی بۆ شووەکەی باشە شوو کرد و ژنی هێنا مێڵە مناڵە بێ کە مناڵی خستەوە بەڕێزان تەواو ئەو مناڵە لە ناو خێزانە لە باوەشی دایک و باوکیە هەست بە ئەمان نەکە هەست بە ئاسایش و دڵنیایی نەکە ئەی لە چۆ هەستی پێ بکە بۆیە زۆربەی زۆری ئەو مناڵانەی کە هەست بە ئەمان ناکەن هەست بە دڵنیایی ناکەن لەبەرەوەی شەڕ و ئاژاوە لە ناو خێزانە هەیە دائیمەن لە دەرەوە بە ئاسانی هەڵەخەڵەتێنرێن یەک کەس تۆزێ بە قسەی خۆش لەگەڵ یا بجوڵێتەوە تۆزێ خۆشەویستی باتێ هەڵەخەڵەتێ ڕائەکاتە باوەشیەوە ڕائەکا بۆ لای دوایی برادەری خراپە ماخۆزێتەوە بەڕێزان سەدان کرد سەدان کوڕتوشی کێشە بوون ئەیگوی لە ناوماڵە دۆزەخێ بۆ ڕام کرد بە دوای ئەمن و ئاسایشە ئەیگوی لە ژیانمە بۆیە چوومە لای ئەم کوڕە بۆیە ئەمەوام لێ بەسەر هات پێیوتم تۆ کەسێکی جوانی تۆ کەسێکی عاقڵی من تۆم خۆشەوێ ڕێزێگەتم لە ناو ماڵ ماموشانە نەبوو ڕۆژێ دایکم دەستی بەسەرمان نهێنا هەر لە شەڕ و ئاژاوەیە بوون من قەت ڕۆژی ئیسراحەتم نەکرد بەڕێزان مناڵەکانە فەوتێن بۆیە تکایە کە هاوسەرگیریتان کرد مناڵتان قستەوە شەڕ و ئاژاوە لە بەردەمی مناڵە مەکەن ڕاستە ئێمەش لەگەڵ ئەوەیە بەڕێزان ژیانی هیچ خێزانێک بێکەم و کورتی نییە هەموو ماڵێک دەنگەدەنگێکی هەرتیا هەیە مە خۆی چێشتە هەتا لێک تێگەن بەڵام دەنگەدەنگ و گلەیکردن شتێکە شەڕ و ئاژاوەی ناو خێزان و لە ژن بیت و ژن ڕاکات و بتۆرێت و خۆمە کوژم و خۆمە سووتێنم و بڕوا بۆ ماڵی باوکی مناڵ بەجێبێڵە و مناڵ ڕاکات لەگەڵی و لێدان و قیژە قیش ئەمە پێداویستی دەرونیە بەڕێزان ئەمەی کێشەکان دروستەکەن زۆربەی زۆری ئەو کەسانی کە ئێستا لە ژیانی هاوسەرگیریانە سەرکەوتونین بەدەست وەسواسی و خەمۆکیەوە ئەناڵێنن زۆربەیان لە مناڵیە لە خۆشەویستی بێبەش بوون ئەمن و ئاسایش نەبوو لە ناو خێزانیانە هەستی نەکردووە دایک و باوکی وەکو پێی خۆشیانەوێ بۆیە زۆر بەشیان تووشی کێشا بن کچەکان ێڵە شوو ناکەین وەکو باوکمان وەکو دایکمان لێبێ کوڕەکانە ژن ناهێنین وەکو باوکمان بین بەڕێزان ئەمانە تکایە بۆ مناڵەکانی خۆتان تەمەن ئێمە بەختەوەرە بین ئەگەر خێزان بەختەوەر بێ بەڕێزان چێ هەیە تۆگە دراوسەکانە بەختەوەر بن خێزانکی بەختەوەر تۆشە حەسەیتەوە بەڵام ئەگە شەڕ و ئاژاوە هەبێت کێشە لە ناو خێزانەکە بێ بەڕێزان مناڵەکەی دزی و لێکە لە مناڵەکە دەیە شوختێ لە سیارەکە دەکات هەر کێشە و بۆ دروستەکات بۆیە ئەبێ بە هەمومان هەوڵ بین چۆن پێم خۆشە ماڵی من بەختەوەر بێ
مناڵەکانی من دەروون دروست بێ ئەبێ پێم خۆش بێ دراوسەکەشم وا بێ هەر کەسێک شێ خۆی و دراوسەکانی چوار دەورەکەیەتی ئەگەر بەم شێوە مامەڵە بکەین بە ڕێزانانی بتوان هاوکاری یەکتریش بکەین ئەگەر من و مامۆسایەکی دڵسۆز بم دادەیەکی دڵسۆز بم لە قوتابخانە خوێندنگا بە واجبی خۆم هەستم هۆجاری وە لە قوتابخانە هاوارەکەن هەڕەشەکەن مناڵە ترسێنن لێ ئەیان ئەمانش بەڕێزان هەمووی کێشە دروستەکان یەکشتە لە پێداویستەکان بەڕێزان بێبەشبوونە لە خۆشەویستی ئەمە دووەم پێداویستی دەرونیە واتە کاتێک مناڵ هەست بە ئەمانەکە هەست بە دڵنیاییەکە ئەوێ خۆشەویستیش بێ ئەویش کەسانی تری خۆش بێ بەڕێزان ئەزانن دەرئەنجامی توێژینەوەکانی بواری لاساری مێل منداڵان یعنی جنوحی ئەحداس هەمووی ئاماژە بۆ ئەوە ئەکەن ئەڵێ زۆربەی زۆری ئەو مناڵانەی کە ئینحرافیان کردووە تووشی لادان و سەرڕۆیی بوون تووشی دزی بوون تووشی تاوان بوون تووشی مدمن بوون لەسەر مخدرات تووشی نێرگەلە کێشان بوون شەڕ و ئاژاوە ئەکەن زۆربەی زۆریان کە ئێستا هەندێکیان لە بەندیخانەکان ئەڵێن لە خۆشەویستی بێبەش بوون بەڕێزان ئەگەر من خۆشەویست بم هەستکەم کەسانی چوار دەورم دایک و باوکم خۆشیانەوێ چۆن ڕقم لە خەڵکە بێ بەڵام من هەستکەم دایکم باوکم منی خۆش ناوێ خوشک و براکانم منیان خۆش ناوێ دراوسەکەم منی خۆش ناوێ دادەکەم خۆشی ناوێ ئێ من چۆن خەڵکم خۆش بێ هەرە شتێکی جوانی ئەڵێ فاقی دشەی لایەڵە واتە ئێمە ئەڵێن ئەگەر یەکێک گیرفانی بەتاڵ بێ چی بابەتۆ ئەگەر شەڕ و ئاژاوە ئەمە پەیوەستە بە خاڵی پێشووە هەستکردن بە ئەمن و ئاسایش کاتێ شەڕ و ئاژاوە لە خێزانە هەبێ مناڵەکە نەک لە ئەمن و ئاسایش و دڵنیایی بێ بەشە بێ بەڕێزان لە خۆشەویستیش بێ بەشە بێ ژن و پیاوێ شەڕیان بێ و مەشاکیلیان بێت چۆن ناتوانن خۆشەویستی بن بە مناڵەکانیان چکە دایکەکە خۆی لە خۆشەویستی هاوسەرەکەی بێبەش دای من لە کێشەیە خەمۆکی و دڵتەنگیان چۆن نتوانێت خۆشەویستی بە مناڵەکانی ئەها بەڕێزان یەک وەکو تەزبیحێک وایە وەکو زنجیرەیەک وایە یەک ڕەبتە بەوی ترەوانێ بۆیە تکاتان لێ یەکەین لە ناو خێزانە بە مناڵەکانتان هەست بە ئەمان بکە شەڕ و ئاژاوە نەبێ اینجا بێ خۆشەویست بن خۆشیان بێت کاکە یەکتەوە هەدیەیەکی بۆ بێنە دەستێ بە سەریا بێنە کاتی بۆ تەرخان بکە نازداری ئەمە زۆر جار باسی ئەماکەین بەڕێزان بڕواتان هەبێ ئێستاگە سەیدیم سڵایدە بکەن ئەم مناڵە وەزە فعلەن وەکو لە پاشایە بێ و تاجیشیان کردوەتە سەر باوک خۆی چەمانۆتەوە بۆی دایی خۆی چەمان بۆتەوە ئەو کێکی بۆ هێناوە ئەو هەدیەی بۆ هێنێ ئەمە نازداریە لە سەتی مناڵی نازدار کەسێتی لاوازە بێگە زوو فریای نەکەوی لەبەر چی خۆی نازداری یعنی چی با پێناسەیەکی بکەین نازداری یان نقمکردنی مناڵ لە خۆشەویستیان نقمیکەی لە خۆشەویستی خنچە حتا ئەم نازداریە لە نەباتیشە لە ڕووەکیشا ڕەنگی یاوەتەوە نازاو هەیە من لە زۆر کەسم بیستووە کاڵێ بڵێن بۆ نمونە تووتنەکە تەماتەکە خەیارەکە نازاو مەکە ها نازاو یعنی ناز ئاو یعنی ئاوی زۆری مەیە ئاوی زۆری مەیە ئەگەر نەباتێ نازاو بێ گەشە ناکات و سیسە بێتەوە و زەر دەبێ و بەرهەمی نابێ ئەی مناڵە بێت چی لێبێ ئینسانە خۆ نەباتە ڕاستە زیندووە بەزە و شعور و مەشاعیرەی وکو ئینسانی نییە جیاوازە لێمە کەواتە کاتێ مناڵ ئاوا نازی زۆرەیەکە خۆشەویستی زۆریەیەکە لێپرسینەوەی لەگەڵ ناکەی هەر هەڵەیەگەکە چاوپۆشی لێکەی هەموو پێداویستەکانی بۆ جێبەجێکی تۆ بۆی جێبەجێکی مناڵ هەیە گەشتۆتە سێ ئیبتیدای هەتا ئێساش دایک و باوکی خواردنەکەن بەدەمیەوە ئەمە کارە ساتە مناڵە بێت خۆی لە 4 ساڵی خۆی نانخوا لە 3 ساڵی خۆی نانەخوا پێویست ناکە تۆ بیکەی بەدەمیەوە غەڵەت یەکەکان نەبێلی قوبوڵکەین ئەبێ سنووری بۆ دابنی نابێ مناڵ بێ بە کەڵەگا ئەو کاتە ئەبێ بە کەڵەگا هەرچێکی ویزەوی بۆی جێبەجێکەی بۆ جێبەجێ نەکرد دنیا ئاخرەکە شت فڕێەیە جنێوەیە پیادا کێشەی لە تاوەڕی باشەوامەکە بە قوربان بۆ جێبەجێگە کە چۆفەتەی مڕاهەقەوە لێتە بێ بە کەڵەگا لەوانەی بشکوژێ لێو یاخیە بێ چونکە فێر نەکراوە کەسێتی لاوازە بێ بەڵام مناڵ کە لە 3 ساڵی 4 ساڵیە خۆی جلەکانی لەبەر کرد خۆی محاولەی کرد خۆی پشوا تۆ یارمەتی بە خۆی نانەکەی خوارد خۆی پێڵاوەکانی لە پێ کرد خۆی جانتاکەی کرد دەشانی خۆی کتێب و شتەکانی کۆکردۆکی لە جانتاکەی خۆی وەزیفەی خۆی نووسیەوە هەندێک جاری یارمەتیت کەسێتی بەقوتە پێ بەڕزان چوە باخچەی ساوایان پێڵاودا ئەکەنێ وەرزشەکە خۆی پێڵاوکە لە پێکاتەوە بەڵام ئەگەر نازدار بەخێوە کرد ئەڕوا مناڵێ قاچی بەر قاچێکەوێ پاژنەی پێی پێڵاوەکەی داکەندێ ئێفێر نەبووە خۆی پێڵاوەکانی لە پێکە سەیری ئەم لاولاکە مناڵێ دادەیە بۆی جێبەجێکرد چونکە لە ماڵە و دایکی بۆی کردووە چ دادەیە چ مامۆستایە مەجبورە ئەم کارەکەریە بۆ ئەم مناڵە بکە نیکە لە ماڵەوە خوشک و براکانی فریای کەوتون و دایکەوە یەڵە ڕۆڵە فریای براکەوە ئەوی بۆ بکە ئەوی بۆ بکە دێک چێتەوە ئەوە بکە
لە باخچەی چاوایان لە قوتابخانە چ مەجبورە مناڵی خەڵک خزمەکاری مناڵی تۆ بێ لەوێ تووشی سراعی نەفسیە بێت تووشی ململانەی دەرونیە بێ بۆ دایکم وان بۆکەن بۆ مامۆساکان بۆم ناکەن بۆ خوشک و براکەم بۆ مەکەن بۆ ئەمان ناکەن کەسێتی لاوازای بەڕێزان پشت بەخۆی نابەسێ بڕواو بێ شوژەکە ژنی ژێنی هەر چاوی لە دەستی ئێوە بێ اینجا ئەمە ژیانە ئەی دایک و باوک نامێنە نەمرن ئەی دەم مناڵە ئەو کەسە تووشی ئەبێ شوو بە یەکێ بکات بێ بە باوشی ئەبێ ژنێ بێنێ ژنەکەی بجۆی دایکی بۆ بگرێت و چێوە قوبوڵەکە هاوسەر گیریا اینجا بەڕێزان لە نازداری دوورکەونەوە هەمومان مناڵی خۆمان خۆشەوی خۆشەویستیانەیە نییە بەڵام نوقمیان ناکەین لە خۆشەویستیە وەکو چۆن نازاوی ڕووەک ناکەین و ئاوی زۆری ناین خۆشەویستی زۆریش ناین بە مناڵەکانمان مەسئولیەتی نێ با لە مناڵی خۆی شەکانی خۆیکە خۆی شتەکانی جێبەجێکە غەڵەتێکی کرد لێپرسینەوەی لەگەڵاکەین نایڵیم قبوڵ ناکەین هەموو شتێمەی بۆی جێبەجێکەین یەکتر بەڕێزان لێدان و بەکارهێنانی تونندوتیژیە لەگەڵ مناڵەکانمان ئێستا ڕوومەتی ئەو مناڵە شوێن دەستی دایکەکە دەستی بشکێ دەرکەوتوتە جا بۆ معلوماتتان بەڕێزان هەر شتێکتان هەیە ئەگەر عەسەبی و تو ڕەژووی هەر ئیمانت بە لێدان بوو شەرعی مار بەدار کامە غەڵەتە لە داهاتووە باسیەکەین لێدان چەند سوکایەتی بە مناڵکەی ئەوەندە بڕای بەخۆی نابێ ئەوەندە ڕقوکی ناهەڵەگێ ئەوەندە ڕقی لێتە بێ لە ترسی تۆ بێدەنگە بێ بەسەرەوە چاوی تۆی لێ دیار نەما تۆڵی خۆی لە خوشوبراکانی کاتەوە لە مناڵانی ترەکاتەوە اینجا ئەوی ژەبێ بە باوکێ یا دایکێکی توندوتیش ئەبێ بە مامۆسایەکی توندوتیش ئەمە کەی پەروەردەی بەڕێزان اینجا بۆیە ئەگەر تو ڕەش بوون هەر عەسەبیش بوون بە ئێمە نەگۆڕان قەنەعەتان بە قسەکانمان نەبوو قەت لە دەم و چاویان مێن بەڕێزان ئێوە ئەزانن عەسەب یا دەماری حەوتەم لە دەم و چاوە هەیە وەکو دەزوایە ئاوا ئاوا زۆر جار بە توندی لە مناڵ بی ئەگەری وا هەیە تووشی شەلەل بێ دەمی خوار بێت چکە عەسەبەکە لێرەیە عەسەبی حەوت لە دەم و چاوایە یا لەوانەی تشتی بۆ قوود نەدرێن چونکە هەموو ئەوەی مەسوولە لە حەرەکە لێرەیە لەوانەیە نەتوانێت وەکو پێویست شتەکان بجوێ بەڕێزان ئەتکاتان لەکەین مناڵتانە جەرگتانە ئەمە چ دایکێکە باوکێکە ئەم زلە بەم دەسە زلەی ئەڵێ مایە بە دەم و چای مناڵا کێشە ئەوە بەڕێزانەوە هەمووی مناڵی حەقیقیە بڕۆن سەر ئەنتەرنێت بڕۆن لە بنکەکانی پۆلیس بڕۆن لە شوێنەکانی توندوتیژی کە عنف بەرامبەر مناڵ بەکار بڕۆ بزانە چی لێ مناڵ لای خۆشمان زۆرمان بینی و داخیەکەن ئەمە خەتەرترین شتە مناڵ بەڕێزان توندوتیژی لەگەڵا بەکاربێنین هەموو پەروەردەی نوێ ئێستا بەڕێزان وڵاتانی پێشکەوت و کەسانی ڕۆشن بێت قەت ئیمانی بە لێدان نیە چکە لێدان مشکلەکە حەل ناکات ماوەیەک وەکو بەنج بێدەنگێکات بەڵام هەتا سەبەبەکە نەدۆزیتەوە مۆتیف پاڵنەرەکە هۆکارەکە نەدۆزیتەوە چارەسەری نەکەی ئەو ڕەفتارە هەڵەت بەردەوام بێ تەلەبێ ناخوێنێ آخر بەلیان چۆن چارەسەرەبێ بەڕێزان ئەبێ بە دوای نەخوێندەکەیان بگەڕین بۆ ناخوێنێ ئایا ڕقی لە خوێندنە ئایا توانای نییە ئایا برادری خراپی هەیە ئایا لە ماڵەوە شوێنی ساییکردن نێبێ مشکلەکە بدۆزینەوە بەڕێز ئەسبابەکانی ئەو کاتە ئەو هۆکارن چاکە ئۆتۆماتیکیە مناڵەکە دەست بە خوێندنەکە مناڵی لە ماڵەوە عینادیەکە هۆکاری خۆی هەیە بەڕێزان کە تفەکە کە دەست بە گیرفانی باوکیاکە کە درۆەکە هەمووی هۆکاری هەیە بەڕێزان تۆ لێ ئەیەی هۆکارەکە و نەدۆزیوەتەوە چارەسەرێ نەکردووە مشکلەکە ئاڵۆسترەکەی بۆیە تکایە بەڕێزان یەکێکی تر لەو فاکتەرانەی کە کەسێتی مناڵە شێوێنێ کە ئەیفەوتێنێ لێدان و توندوتیژیە لە مناڵ بەداخەوەندێ دایک و باوک وەزانێ مەردایەتی و پیاوەتیە لە مناڵەکانیانێن بەعکسەوە ئەو پەڕی لاوازی بێدەسەڵاتیە یعنی توانای نییە قەنەعەت بە مناڵەکەی بکات توانای نییە دەستنیشانی کێشەکە بکات توانای نییە هۆکارەکان بدۆزێتەوە بۆیە وا ئەکات ئەجینا باوک جارێ ئەبێ ئەوەنە گەورە بێ ئەوەنە دڵنەرم بێ نەچێتە ئاستی مناڵێکەوە عینادیەکە هەندێک دایک و باوکێ بەڕێزان وەکو مناڵەکانیان عینادیەکە نەچنە ڕقەبەرەوە لەگەڵیانە ئەمە نازج نییە پێ نەگەیشتووە یەکتر لە کێشەکان بەڕێزان لە ماڵ نەبوونی باوکە لە تایبەتی باوک دایک یا جێگرەکەی بەعکسە ئەو دیویشی ڕاستە ئەگەر دایک لە ماڵ نەبێ ئەزان سەی مناڵەکە بەڕێزان چۆن قاچی باوکی گرتووە ئێمە کەی ساتوۆتە لامان واللهی مناڵەکەت خۆی تووشی بەڵایە کردو لە قۆناغێر زەکاریا بەس وتوێتی بۆی سەری باوکم شۆڕکەم ئەڵێ قەت هەستم نەکردووە باوکم من باوکم هەیە لە وەرزشە دایمەن لە یەکەم بووم کاسیان تەوزیع کردوتیانە باوکە بێنە باش شانازی پێوە کارۆڵە دوو چەپڵە بۆ لێ باوکم لە دوبەی بووە باوکم لە ئەستەمبوڵ بووە باوکم لە سین بووە چون کرێکارێکم بەگریا تۆ چکەوتیانەوەی باوکە بێنی کرێکارێکی بردووە پارەی یاوە تێ بەس شوێنی باوکی بۆ بگرێتەوە ئەمە چ باوکێکە ئەماکە زۆر جاریێڵە کاکە کاسبیەکە منەگەر و کاسبیان بۆ نەکەم ئەم لە چۆن لەم ناز و نیعمەتەیە بن واللهی ئەو کاسبیە ئەیکەی ئەگەر مناڵەکە و مرتاح نەبێ بە زیانیان تەواو بێ
بەڕێزان تۆ بولبولێ بێنە لە قەفەزێکی ئاڵتونیا سژنیکە مادام مەحروم بێ لە ئازادی مادام مەحروم بێ لەوەی خۆی ئێوەی سوودێکی نابێت بۆیە بوونی باوک لە ناو ماڵە زۆر زۆر گرنگە زۆر جا دایک و باوکە بینین دایک و باوکە بین ئەڵێم پیاوەکەم هەر لە ماڵ نییە منیش مەحرومم لێ ئەمە یەکێکە لە کێشەکان ئەڵێ کاتێکە ماوەیە زۆر ناسمە ناوردەکاریەوە یەکی دوو جۆر مامەڵە زۆر باسی ئەمەمان کردە بەڕێزان زۆر جار مناڵ کەسێتیە شێوێ لەبەرەوەی دوو جۆر مامەڵە هەیە دایکڵە وامەکە باوکە لە قەیچەکەت بابیکە دایک و باوکڵەن تفمەکە نەنگ و باپیان قەیچەکە دەبابیکە مناڵە لە بیرێت چێتەوە ئەمە مناڵە شێوێنە ئەبێ هەمومان وەکو دایک و باوک ڕفتاری هەڵە بوو بڵین هەڵەیە ڕفتاری ڕاست بڵین ڕاستە چێبێ مناڵەکە بزانێ من بڵێ وابکە ئەو بڵێ وامەکە نازانێ ڕاستەیە هەڵەیە بۆیە نابێت دوو تربیەتە بێت کە دوو تربیەتە بوو کەسێتی مناڵە شێوە بە ڕێزان دەستی لێ بشۆ یەکتر تێکەڵ دەکردنی مناڵە بە کەسانی دەرەوە زۆر جار کە مناڵ کەسێتیە شێوێ لە گەورەیە تووشی گرەی دەرونیە بێ ئەوەیە لە مناڵی نانیشتە تێکەڵ بە مناڵانی تر بن زۆر دایک و باوکێڵە مناڵە بۆ وای دەیاتۆڵی لە قەفەزا گەورە و کورۆرە قوشکی من بۆ وایە وەڵڵاهی من گەڕەکەکەمان گەڕەکێکی شعبی بوو مناڵ شەڕە جنێویان نەکرد بۆی فێری شەڕە جنێو نەبێ واللهی من قەناعەتێکم هەیە دایمەن وتومە هەر مناڵێکی کورد یا شەرقی جنێو نەزانێ نەخۆشە ئەگەر نەیزانێ کاکە چواردەوری هەمووی درۆ و جنێ و شەڕە ئەی مناڵز لاساییە کاتەوە ئێمە شتێکمانەی لاساییکردنەوە باوکە جنێوەیە دایکە جنێوەیە برات جنێوەیە خاڵ جنێوەیە مامج لە تەلەڤیزۆن جنێوە گۆرانیە جنێوە ئەی مناڵە خۆی کوێژی لە فەراغا ناژی لاسایی ئەو کۆمەلگایە کاتەوە نەوەڵە پەروەردەی نوێڵێت تۆ هیچ بە مناڵ مەڵێ بڵێت جنێو خراپە بەس لە بەردەمی جنێومەیە لە چۆ فێرە بێ ئێمە گەورەمی جنێو فرۆشین مناڵەکانی فێرە بێت بۆیە بێت تێکەڵ بە خەڵک بێ هەرە مناڵەیە چێ هەر کە لە گەورەیەوە چێتە ناویانەوە بەڕێزان لە چێ چێتە ناوێن هەرە چێتە ناوانەی کە تۆڵی بێتەر بێتە خاڵێکی تر آخر خاڵ ئەوەیە دوای تەلاقان بەڕێزان دایک و باوک سوکایەتی بە یەککەن بەڕاستی مناڵ هاتۆتە لامان تووشی گرەی دەرونی بووە چۆتە لای باوکی وتێتی دایکی وایە دایکی وایە دایکی وایە نەنگ خەسووی هەمووی وایە ئەم مناڵە دایکیان شێوانۆ شێوەی دایک لە لای چۆتە لای دایکی باوکە وایە باوکە وایە شێوەی باوکیان شێوانووە ئیم ژن و پیاوە لێک جابنەوە بەڵام نابێ بە خراپە باسی ئەو لا بکەیت چونکە ئەمە ئەم مناڵە ئەمە دایکی و باوشێتی تاو ئەو کاتە باسی ڕۆژی دایکەکەن ڕۆژی باوکەکەن کۆبنەوەی دایکانە کۆبن بە ئەم وێنەیەکی زۆر ناشرین دەربارەی دایکی هەیە تووشی گری دەرونی بۆ دایکی خەڵک وایە بۆ دایکی من وایە لە کاتێکە دایکی باشە بەس باوکی جیابۆتەوە نەنکەکەی تەرەفی باوکی جنێوی پیاوە بۆیە بەڕێزان ئەگەر لێک جیاشە بنەوە لێک تێ ناگەن بە سوکایەتی بە یەکتری مەکەن بە ئاشتیانە لێک جیابنەوە ڕقی لێتی زاجنەی پێ بەس لە بەچوی مناڵەکە و نابا مناڵەکە و نەشێوێت هەرچەندە بەڕێزای مشتمان زۆر مابوو بەڵام ماوەی بەرنامەکەمان پێمانەڵێن تەواو بوو بەڕێزان لێرە داینە کۆتایی هەڵقەیەم جارە تا هەڵقەی داهاتوو تا بەرنامەیەشی تر خودای گەورە پشتیوانی هەموو لایەک بێ خواتان لەگەڵ